سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو دەکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی نورە کە لەلایەن نووسەری بەناوبانگ مامۆستا ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئەم کتێبە بریتیە لە ڕۆمانێک کە باز لە ژیاننامەی پێغەمبەری خودا دەکات صلی الله علیه وسلم. جیاوازی ئەم کتێبە لەگەڵ کتێبەکانی تر ئەوەیە کە ژیاننامەی پێغەمبەری خودا بە شێوازێکی زۆر جیاواز باس کراوە وەکو ڕۆمانێک. هەروەها کەسایەتی مامۆستا ماکوان کەریم وەکو کارەکتەرێک لە ڕۆمانەکەدا بەشدارە بۆ ئەوەی چێژێکی زیاتر ببەخشێ بە کەسی خوێنەر و بە ئاسانی تووشی ساردبوونەوە نەبێت لە خوێندنەوەی ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەوەی دەمەوێت پێتانی بڵێم ئەوەیە ئەم کتێبە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە شێوازێکی زۆر ناوازە باز دەکات، بەڵام ئەو چیرۆکانەی کە ماکوان کەریم بەشداری مەیدانی تێدا کردووە لە ژیانی ڕاستیدا ڕووی نەداوە، بەڵکو نووسەر تەنها خۆی کردوتە کارەکتەرێک و لە باسی ژیاننامەکەی پێغەمبەری خودا بەشداری کردووە. واتە ئەو ڕووداوانی کە باز دەکرێن لەباری پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم هەمووی لە ژیانی واقعیدا ڕووی داوە، بەڵام نووسەری ئەم کتێبە بۆ ئەوەی چێژی زیاتر بە خوێنەر ببەخشێ ڕووداوەکان وەکو کارەکتەرێک باز دەکا کە لە سەردەمی پێغەمبەردا ژیابێت. ئەم زنجیرە ڤیدیۆی ئێمەش تەنها کورتکراوەیەکە دەربارەی ئەو کتێبە، واتە تەواوی کتێبەکە باز ناکەین و بەشێکی زۆرمان لە کتێبەکە بڕیوە، تەنها ڕووداوە سەرنجڕاکێشەکانتان بۆ باز دەکەین. دەتوانن کتێبەکە بخوێننەوە بۆ ئەوەی بە باشترین شێواز شارەزای ژیاننامەی پێغەمبەر بن صلی الله علیه وسلم. هەروەها دەتوانن زیاتر پشتگیری ئێمەش بکەن لە ڕێگەی لایککردنی ڤیدیۆکە و سەبسکرایبکردنی کەناڵەکەمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. لە تەنیش تاشە بەردێکەوە خەوم لێکەوت بوو، نوکێکی تیژ لەسەر گردنم دانێرا، خەریک بوو دەیسەقان بە ملمدا کە چاوم بەرز کردەوە سێ کەسی ناشرین بە دەورمەوە بوون. بە تایبەت ئەوەی کە شمشێرەکەی خست بووە سەر گردنم کابرایەکی سەر و قژ درێژ بوو، لە هەمویان ناشرین تر بوو. وتی: هەڵسە چی دەکەی لێرە؟ خەڵکی کام وڵاتی؟ ماکوان: کوردم لە وڵاتی نەرویجەوە هاتووم. تەماشایەکی جلوبەرگەکەیان کردم، دەستیان کرد بە پێکەنین. گوێم لێبوو یەکێکیان وتی: بابی بین لە بازار بیفرۆشی. پانتۆڵێکی کابۆ و کراسێک و بلوسێکم لە بەردا بوو، ئەوانش بە جلەکانم پێدەکەنین. پرسیان: چۆنە دەتوانی بە عەرەبی قسە بکەی؟ ماکوان: لە خۆشەویستی ئیسلام خۆمم فێری عەرەبی کردووە. هەرکەوام و دایانمە بەرشەق و نێزەی شمشێرەکانیان لە دەلاوە زلەکامیان دڕاند و خوێن بە پشت و دەست و گیانمدا دەهاتە خوارەوە. بەو گەرمایە بە پێ بردیانم، بە حەبلێک بەستومیانەوە تا نیوەڕۆیەکی گەرم کە ڕۆژ بە سەرمەوە بوو. چیتر توانام نەما و لە هۆش خۆم چوم. بە ئاگا هاتم لە ناو کۆمەڵێک خەڵکی ڕەشپێست و ئافرەتاندا بوو. لەسەر سەکۆیەک دانێرا بووم، فرۆشتە بوومیان بە کابرایەک لە بازاڕێکدا. پێیان وتبوو ئەم کەسا خەڵکی بیلادی ڕۆمە. کەسێکی ڕەشپێست ئاوێکی گەرمی پێبوو، وتی: بیخۆرەوە با تۆزێک هێز و توانات تێبێتەوە، لێوەکانت قلیشاون. زۆر خەفەتم خوار کە بۆوام لێ هاتووە. بیری ماڵ و منداڵم دەکرد. لە دڵی خۆم داوتم: کورە بۆ خاتری خوا ئەمە خەوە من دەیبینم، کەی ئەمە سەردەم و کاتی منە. هاوارم کرد لە خەڵکەکە: خەڵکی نا، من ناوم ماکوانە، خەڵکی شاری پێنجوێنم، جنسی وڵاتی نەرویجم هەیە. ئەو خەڵکە تەماشایان دەکردم وەکو ئەوەی تەماشای شێتێک بکەن. ئەو کەسی کە منیان پێ فرۆشتە بوو هات لەگەڵ دوو کەسی زلی تردا، یەک دوانێکیان کێشا بەسرمدا و وتیان: قسە بکەیت سەرت دەبڕین. هیچ چارەم نەما، تۆزێ خۆم بادا. لە دڵی خۆمدا وتم: با بەخەوە با تووڕێیان بکەم تا ئازارم پێبگات و لەم خەوە ناخۆشە خەبەرم بێتەوە. هاوارم کرد دیسانەوە ئەو کەسەی کە ئیفرۆشتین هات دوانی لەگەڵدا بوو. بە قامچی ئەوەندەی پێدا کێشام دیسانەوە لە هۆش خۆم چوم. کەمێکی پێچ و هۆشم هاتەوە. هەستم کرد نوێژی نیوەڕۆ عەسرم نەکردووە. بە یەک دوانێکم وت: ئەرێ دەمەوێت بڕۆم دەستنوێژ بگرم و بچم بۆ توالێت، چی بکەم لێرە؟ هەر لێم تێنەگەشت. هەڵسام چوم بۆ لای ئەو کەسەی کە دەیفرۆشتین لە بازاڕەکەدا. وتم: ئەمەوێت دەموچاوم بشۆم دەستنوێژ بگرم. ئەویش وتی: باشە، دەموچاوت بشۆ و بەندەیەکی ئاقڵ بە، کەسێک ئەیەوێ بتکڕێ، ئەتفرۆشم بەو، دەوڵەمەندێکی باشە.
لە دڵی خۆم داوتم ئەوە خۆڕاستە من لەم سەردەمەدام خەو نییە، چار نییە دەبێت چاوەڕێ بم تا بزانم دەگەمە کوێ، بەڵام تەحمولی ئەو قسەم نەکرد کە بڵێ ئەتفرۆشم، بۆیە دەستم دایە خەنجەرەکەی دەرم هێنا و خسمە سەر ملی. ماکوان، یەک نەفەر بێتە پێشەوە ئەم مرۆڤ فرۆشە دەکوژم، ئەوەش دەکوژم دەست بهێنێتە پێشەوە. لە مەڵازدا بووم خۆم ڕزگار بکەم، بەڵام لە پێشەوە سەرقاڵیان کردم بە هۆسە و دەنگە دەنگ، تا لە دواوە کێشایانەوە بەسرمدا، ویستیان بمکوژن بە شمشێر. کابرای مرۆڤ فرۆشم خستە بەر شمشێرەکە و کردمە قەڵغان بۆ خۆم، هیچ فایدەی نەبوو. ئەوەندەم زانی خودای گەورە کردی فەرغەلیم بینی بەرەو ڕووم هات، خەنجەرەکەم لەسەر ملی مرۆڤ فرۆشەکە دانابوو. فەرغەلی ڕووی کردە کابرا، ئەو بەندە هار و هاز و عەزوولە بە چەند دەفرۆشی؟ مرۆڤ فرۆشەکە: بە چەند ئەتەوێت بیبە، بەس لە دەستی ڕزگارم کە. فەرغەلی: 100 درهەم باشە؟ مرۆڤ فرۆشەکە: تۆزێک بەر لە ئێستا بە 1000 درهەم کڕیومە. کەوای وت خەنجەرەکەم لە ملی قایم کرد و برمە سەر خوێن، هاواری کرد نامەوێ بۆ تۆ بیبە بە 100 درهەم. فەرغەلی: ئەوە کڕیم، ماڵی منە ئەو کەسە. ماکوان: شێخ فەرغەلی، من چی بکەم، نەزاتم بە. فەرغەلی: لەگەڵ مندا دێیت، وەرە لای من واز لەو کابرایە بێنە. ماکوان: باشە. لە ترساندا خۆم خستە پشتی فەرغەلیەوە. مرۆڤ فرۆشەکە: لێت دەکڕمەوە بە 3 کیسە درهەم، تەنها دەیکوژم لە بەرامبەر ئەوەی جورئەتی کرد لەم بازاڕەدا وای بە من کرد. فەرغەلی: کەمە زیادی بکە ئەدەمێ بیکوژە، چونکە ئەوە کوڕی یەکێکە لە پادشاکانی ڕۆم. مرۆڤ فرۆشەکە: کردمە 5 کیسە درهەم. فەرغەلی: نایدەم، ئەگەر ویست پێت دەفرۆشمەوە بە 100 کیسە درهەم. کابرا ویسی پەلاماری هەردووکمان بدە بە خۆی و بەندەکانی تر کە لەگەڵی دابوون. سیر دەکەم فەرغەلی شمشێری دەرهێنا و یەک دوانێکی تری شمشێریان دەرهێنا لەگەڵ فەرغەلی بوون. فەرغەلی: خۆ هیچ نەکەین، دەتوانین 10 بەندەت بکوژین، دوای خۆت زەرەر دەکەی، بەندەکان و پارەکانیشت دەڕوا. کەوای پێوت کابرا ترسا و هەردوو لا زیابووینەوە و ڕۆشتین. فەرغەلی 3 وشتری پێبوو، لەناو کۆپانی یەکێک لە وشترەکاندا دەستداشەیەکی بۆ دەرهێنام، وتی بیکەرە بەرت، با کەمێک لە بەشەر بچیت، بم پانتۆڵەوە ئێستا جێگای پێکەنین و سەرسامی ئەو خەڵکەی. ماکوان: کاکە بۆ هات کرد بە من، تۆ وتت پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبینیت، بەڵام من بووم بە کۆیلا، خۆی گەورە ڕزگاری کردم، ئەمە چ سەردەمێکە؟ فەرغەلی: من درۆم لەگەڵ نەکردی، تۆ لە ڕێگای کتێبەکەەوە بە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم گەیشتیت. ماکوان: لە ڕاستیدا وایە، بەڵام چی بکەم بۆ ئەوەی بگەڕێمەوە بۆ سەردەمی خۆم؟ فەرغەلی: کتێبەکە بدۆزەرەوە، دای بخە با هەردووکمان بگەڕێینەوە بۆ سەردەمی خۆمان. ماکوان: جا نازانم لە لای تاشە بەردێک دام نابوو کە منیان هەڵسان، نازانم چی لێ هاتووە، حتمەن بردویانە. فەرغەلی: کەمادام وایە دەبێت بگەڕین بە شوێن ئەو کتێبەدا، نازانی ئەو جێگایە ناوی چی بوو؟ ماکوان: لای دەوارەکانی باوکی معبەد بووم، ڕۆژێک ڕێم کرد بەرەوە ڕووی حەوت ئەستێرەکان تا بەرە بەیان خەوم لێکەوت لەو جێگایە، ئاوا دەزانم ناونیشانت بدەمێ. فەرغەلی: باشە، نازانی باوک و دایکی معبەد ناویان چییە؟ ماکوان: نازانم. فەرغەلی: کێشە نیە، ئەی دۆزینەوە. کەمێک ڕۆژ هاتەوە بۆلام، من بە دوای ئاودا دەگەڕام دەستنوێژ بگیرم نوێژ بکەم. بە هاوڕێکانی وت: ئاوتان پێیە؟ مەرکانەیەک وەک مەشکە وابوو، پڕ بوو لە ئاو، ئاوەکە شیرن و کەمێک سارد بوو، تێر و پڕم خواردە و دەستنوێژم گرت و دەستم کرد بە نوێژ. لە پڕ وشترەکانی هێنایەوە لامووتی: با کەس پێت نەزانێت نوێژ دەکەی، ئەگینە ئەتکوژن. شارد مێوە لە بینی وشترەکاندا. ماکوان: بۆچی دەمکوژن؟ فەرغەلی: ئەی نازانی لەسەر ئەم دینە پێغەمبەریان صلی الله علیه وسلم دەربەدەر کردووە، تۆش ئەتەوێ نوێژ بکەی، ئێستا بزانن پارچە پارچە دەکەن. بە پەلە نوێژەکانم کرد و پرسییم: ئێستا ئێمە لەکوێین؟ فەرغەلی: لە بازاڕی شارێکی بچووکی دەرەوەی شاری مەکە. خۆ ئەگەر لە بازاڕی گەورەی مەکەدا ئاوا پەلاماری سەید و گەورەکەت بدایە، ئەوە یەکسەر ئەیان کوشتی. ئەوێ ناوی بازاڕی دوڵمجازە، ناوی باوک و دایکی معبەدیشم دۆزیەوە، ناویان حەبەش و عاتیکەیە.
با بڕۆین لەم ناوە ون بین. ماکوان: باشە با بڕۆین. دنیای قسە لە دڵمدایە، دەمەوێ بگەڕێمەوە بۆ لای ماڵ و منداڵەکەم بۆ سەردەم و شوێنی خۆم و ئیش و کارەکەم. فەرغەلی: ئەی ناتەوێت جارێکی تر پێغەمبەر موحەممەد صلی الله عليه وسلم ببینیەوە شوێن کەوتووی ئەو بیت؟ نەم دەزانی چی بکەم، هەردووکیانم خۆش دەویست. نەم دەزانی لەو کاتەدا بڕیاری چی بدەم، بۆیە دەنگم بەرز کردەوتم من هەر شوێن کەوتووی ڕەسوول اللهم صلی الله عليه وسلم، بەڵام نە سەردەم و نە شوێنی من ئێرەیە. فەرغەلی: خۆت داوات کردو و هەڵت بژاردووە، با بڕۆین زارێک کتێبەکە بدۆزینەوە و ئەو کات خوای گەورە کارمان بۆ ئاسان دەکا. لە ڕێگادا فەرغەلی باسی ئەوەی بۆ دەکردم کە پێشەکی کتێبەکەم خوێندۆتەوە، پاشان لاپەڕەی زۆرم هەڵداوەتەوە، ئەگەر وەک خۆی بم خوێندایەتەوە نەدەهاتمە ئەم سەردەمە. ماکوان: واتە ئەگەر لە سەرەتاوە دەستم بۆ کتێبە بکردایە بەم شێوەیەم بەسەردا نەدەهات؟ فەرغەلی: بەڵێ بە دڵنیاییەوە وات بەسەر نەدەهات و منیشت نەدەخستە ناڕەحەتیەوە. ماکوان: ئەرێ بەڕاست فەرغەلی تۆ کەیت، تۆ چیت بووە لە من دەکەی؟ فەرغەلی بە پێکەنینەوە: باش بوو بیرت کەوتەوە، بەڵام جارێک کاتی ئەوە نییە. کە گەڕاینەوە بۆ هەمان جێگا بۆ لای دەوارەکی دایک و باوکی مەعبەد، چوومەوە سەر ئەو ڕێگایە و بە پەلە ڕام کردە لای تاشە بردەکە و بە دەوریدا گەڕام. باش بوو سوپاس بۆ خوا کتێبەکەم دۆزیەوە هەڵم گرتەوە. فەرغەلی بە پێکەنینەوە: لای پێغەمبەر صلی الله عليه وسلم دەمێنیتەوە یان دەچیتەوە بۆ لای ماڵ و منداڵ؟ ماکوان: دەچم بۆ لای ماڵ و منداڵ و دەگەڕێمەوە، پاشان خۆم ئامادە دەکەم تا دووبارە بگەڕێمەوە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. فەرغەلی قسەی نەکرد، دەستی کرد بە پێکەنین، بەڵام بە پێکەنینێکی زۆر جوانەوە وتی: کتێبەکە بکەرەوە لاپەڕە 42 بخوێنەرەوە. ماکوان: باشە. لاپەڕی 42 کردەوە نووسرا بوو. ڕێگا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم گیراوە لە شاری یەسریب. 70 سەتە و دز ڕێگەیان پێگرتووە لەلایەن هۆزی ئەسلەمەوە. سرم بەرز کردەوە کە بڵێم پەشیمانم، دەچم بۆ خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. سەتەکان ڕێگەیان پێگرتووە لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دابم کە تەماشام کرد لە تەنیش دەریاکەم لە وڵاتی نەرویزەوە نزیک ماڵی خۆمانم. تا ڕادەیەک دڵم خۆش بوو، هەڵسام بە پەلە چوومەوە بۆ ماڵەوە بە خێزانم وت: چەند دەبێت لە دەرەوەم؟ باران: هەمووی هەر 4 بۆ 5 کاتژمێرە لە دەرەوەی. خێر هیچ بووە؟ ماکوان: ڕادەبوێری؟ من زیاد لە هەفتەیەکە لە ماڵەوە نیم. باران: تۆ ڕادەبوێری سیارەکەت کڕی؟ ماکوان: وەرە تەماشایەکی پشتم کە بزانە جێگای شمشێری پێوەیە یان نوکی خەنجەر. باران: بۆ شەڕت کردووە؟ ماکوان: تۆ تەماشایەکی بکە جارێ. باران: نەوەڵا هیچی پێوە نییە، عیبی نییە. ماکوان: کەواتە ئەوەی من بینیم چی بوو؟ باران: چیت بینیوە باشی شکور؟ بۆ شڵەژاوی. ماکوان: نازانم چیت بۆ باسکەم. باران: چیت بینیوە باسی بکە؟ شەڕت کردووە لەگەڵ خاوەن پێشانگاکە؟ ماکوان: دوای بۆتی باز دەکەم. لە دوای ئەوەی کە گەڕامەوە سەردەمی خۆم لەگەڵ خێزانم گفتوگۆی ئەوەم دەکرد کە چەندە لە ماڵ دوورم. داوام کرد بزانێت جێگای برین بە پشمەوە نییە. دانیشتم ئیسراحەت بکەم، بەڵام هەستم بە ئارامی نەدەکرد. لە دڵی خۆمدا دەموت ئەگەر ئیمانت باشە و خواناسی چۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم بەجێ دەهێڵی. ئەگەر حەز بە سەرکەوتنی دینی خوا و شریعەتی ئیسلام دەکەیت و حەز بە تەوحید دەکەی، چۆن ناسیتەوە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ ئەو هەلە بۆ کێ هەڵدەکەوێت کە بۆ تۆ هەڵکەوتووە؟ لەم قسانەدا بووم لەگەڵ خۆمدا، 32 دڵی خۆم دەکرد بۆ گەڕانەوە. وام دەزانی بلیتی فڕۆکەم بڕیوە و جانتا و کەشکۆڵم پڕ دەکەم و دەڕۆم بۆ سەردەمێکی تر. دیسانەوە خۆم ئامادە کردەوە کتێبەکە بخوێنمەوە بۆ ئەوەی بگەڕێمەوە بۆ ئەو سەردەمەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لە ماڵی خۆماندا بە تەنها لە ژوورێکدا دانیشتم و کتێبەکەی مام فەرغەلیم کردەوە بۆ ئەوەی بگەڕێمەوە بۆ ئەو سەردەمەی کەمە بەسمە. لە دوای ئەوەی کە ماوەی نیو کاتژمێر بەردەوام بووم لە خوێندنەوە، بەڵام هیچ ڕووی نەدا. سرم بەرز دەکردەوە لە ژوورەکەی ماڵی خۆماندا بووم. بەدەم خۆمەوە بە بۆڵە بۆڵ لە ژوورەکەدا وتم: حەسقیل، حەنانە، سەسیل، ئەگەر ئێوە بوون ئاساییە، پێم خۆش بووە بەمەرجێک بمبنەوە بۆ ئەو سەردەمە. هیچ دەنگ نەبوو، لە پڕ خێزانم خۆی کرد بە ژووردا. باران: سەرمات نییە؟ هیتەرێکت بۆ داگیرسێنم؟ بۆ نایتە ژووری دانیشتن؟
منداڵەکان خەوتون ئارام و بێدەنگە. ماکوان باشە وا هاتم. هەڵسام چوومە ژووری دانیشتن. خێزانم لی پرسییم ئەم کتێبە چییە بەدەستەوە؟ زۆر گرنگی پێ ئەدەی باسی چی دەکا؟ ماکوان وەکو باسەکانی زۆر گرنگن، بەڵام وەک تێگەیشتن کاتی دەوێت و پێویستی بە خوێندنەوەیە لای مامۆستایەک. باران خۆت بیخوێنەوە هیچی لێ تێ ناگەی؟ ماکوان بڕوا ناکەم قورسە. لەم قسانەدا بووین جارێکی تر سرم بەسەر کتێبەکەدا شۆڕ کردەوە و ئەم خوێندەوە. زوو سرم بەرز دەکردەوە، سەیرێکی ئەم لاولای خۆمم دەکرد. باران ئەوە سرت دێشێ؟ ئەگەر ئەزانی ماندووی بیخەرە کاتێکی تر. ماکوان ئەرە وەڵام ماندووم، کتێبەکەم دانا و خۆم درێژ کرد بۆ ئەوەی تۆزێک ماندوێتیم بحەسێتەوە. چاوم چووە خەو، لە خەومدا شێخ فەرغەلی بە پێکەنینەوە هاتە لام. فەرغەلی هەموو کارێک نیەتی دەوێ، هەر کان نیەتی خۆ ساف و پاک کردەوە ئەوەی ئەتەوێ بۆت ئەنجام ئەدرێت. ماکوان شێخ فەرغەلی گیان هەمیشە نیەتم بەرامبەر بە ئیسلام ساف و بێگردە. فەرغەلی ڕاستە، بەڵام زۆر زار نیەتەکانمان پێویستی بە پاکردنەوە هەیە. زۆر زار ئاڵتون تۆز و خۆڵ دەیگرێ، یان هەر شتێکی جوان پێویستی بە پاکردنەوەیە. نمونەی ئاوێنە تا پاک بێت جوانتر نیشانە دەدا. هەموو نیەتێکیش پێویستی بە 3 پایە هەیە. هەستم کرد ئەو ماوەی کە کتێبەکەم دەخوێندەوە باسی نیەت و کردار و زانستی دەکرد، کەچی شێخ فەرغەلی هەمان قسەی دووبارە کردەوە. 3 پای گرنگ هەیە بۆ گەیشتن بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. یەکەم نیەت بە ئیخلاص و پاکی. دووەم کردار و بانگەواز بۆ ئیسلام. سێم هەوڵدان بۆ زانست و فێربوون لە ئاینی ئیسلام. لە پڕ ڕاپەڕیم، چوم دەست نوێژم گرت و 2 ڕکعات نوێژم کرد. داوام کرد لە خوای گەورە لە تاوان و گوناحەکانم خۆش بێت و نیەتم بۆ خۆی ساف و پاک بکاتەوە. بەس دەلیلی لە مناجاتان نەدابووم، لە نێوانی خۆم و خوای پەروەردگاردا. تەلەفۆنەکەم لێیدا کە وەڵامم دایەوە. کەسێک گوتی من مولحیدم، چەند پرسیارێکم هەیە، ئەگەر ڕێگام پێ بدەی. ماکوان بەڵێ ئاساییە بە مەرجێک تانەوتە شەر نەدەیت و هەوڵ بدەیت تێبگەی. خۆ ئەگەر بۆ تانەوتە شەر و قسەی دەمبازیە، نە من وا لێ بکە بچووک بمە و بێمە ئاستێکی نزم، نەواش بکە شکۆی خۆت بشکێنیت و زەلیل ببیت. مولحید ناکاک ماکوان بەڕێزت باش دەناسم، ناهێڵم تووڕەبی، بەڵام هەندێک پرسیارم هەیە. ئەگەر وەڵامم بدەیتەوە مەمنون دەبم. ئەگەر زیادە ڕۆیم کرد بموەستێنە، بێ حورمەتی ناکەم، چونکە هەمیشە ڕێزی تۆم لایە. دەزانم ماندویت و ڕێزی ماندوو بوونت دەگرم. ماکوان باشە فەرموو، مادام وایە منیش لە خزمەتتدام. دەکرێت بزانم ناوت چییە تا بەو ناوە بانگت بکەم؟ نامەوێت بدناسم کەیت و چیت. دەمەوێت ئاستی خوێندەواریشت بزانم بۆ ئەوەی لە ئاسی جەنابتاندا وەڵامەکان بدەمەوە ئەگەر زانیم. مولحید ناوم سەربەستە، خەڵکی شاری سلێمانیم، یاری دەدەری پزیشکم، مەعاون تۆپ. هەمیشە ئاگام لە پەیج و لایڤ و قسەکانتە، بە تایبەت جەنابت و مامۆسا کرێکارە و مامۆسا کوڕی پاک. ماکوان باشە فەرموو. سەربەست چەند چیرۆکێک لە قورئاندا هەیە زۆر زیادەیە و هیچ پند و ئامۆژگاریەکی تێدا نییە. مادام وایە بۆچی خوای گەورە نووسیەتی، من گوێم لە تۆ بۆ دەڵێیت هیچ شتێک لە قورئاندا نییە کە حکمت و هۆکاری نەبێ. ئادەی هۆکاری ئەم چیرۆکانە چین؟ ماکوان چەند دانەیەکم پێ بڵێ بۆ نمونە. سەربەست چیرۆکی فیل و ئەبڕەها، یاخود چیرۆکی ئەو کۆمەڵەی بە ناوی ئوخدود، یان ئەبوو لە هەبوو ژنەکەی یان سوورەتی کەوسەر. ماکوان قسەکانت ڕوون نییە، ئەو چیرۆکانە زۆربەی زۆری نەوەکو بێسوود نین، بەڵکو موعجیزەشن. تۆ خۆت چۆن لی تێگەیشتووی ڕوونکردنەوەی خۆت بدا تا منیش لە گۆشەنیگەی خۆمەوە دید و تێڕوانینەکانمان بگۆڕینەوە. سەربەست تۆ ناڵی قورئان لەسەر 4 تەوەر کار دەکا؟ ماکوان بەڵێ وایە. سەربەست ئەم سوورەتانە نەبیر و باوەڕە سوودی لێوەربگرین، نەمێژوویەکی زۆر کۆنا بە ئێمە بناسیێنرێت، نەڕەوشتا تا فێری ئاکارمان بکە. ماکوان پێم وانییە بەو گشتاندنە بێت کە بەڕێزت باسی دەکەی، چونکە بیر و باوەڕی تێدا بەدی دەکرێت. ئەوانەی کە باست کرد ئاکار و ڕۆشی تێدا بەدی دەکرێت، یاسا و ڕێساشی تێدایە و مێژووی سەردەمی خۆی دەستنیشان کردووە. بۆ نمونە کەوسەر حەوزێکە لە بەهەشتا، ئەوە بیر و باوەڕە کە ئێمەی موسڵمان بڕوامان پێیەتی. ئەبڕەهە و لاوەکەی ئەسحاب ئوخدود ئەوەش مێژوویەکی گرینگە دەستنیشان کراوە،
بەڵکو سەردەمی پێجیا کراوەتەوە. یاسای کەون و ژیان و ژیاری تێدا ڕوون بۆتەوە، یاسایەکی مرێنراوە و یاسایەکی تر زیندوو بۆتەوە. ئەویش پێمان دەڵێ یاسای معجیزە نەماوە کە تەیر و ئەبابیلە و دەبێ یاسای هێز و توانای خۆتان کۆبکەنەوە بەسەر دوژمناندا زاڵ بن. سربەست ڕوون نییە ئەگەر زیاتر ڕوونی بکەیتەوە باشترە. ماکوان کاک سربەز ئەوانی جەنابەت ئەیان وڕوژێنی باسی تەلەفۆن نییە، من شیکاریت بۆ بکەم ئەوە چەندەها وانە و کاژمێری دەوێت تا بۆ دڕون بکەمەوە. من دڵنیام جەنابەت باش تێگەیشتی، بەڵام بۆ دڵنیابوونی جەنابەت و خۆشم هەوڵ ئەدەم لایڤێک لەسەر ئەم باسە بکەمەوە، دوای جەنابەت دەتوانی ڕاوبۆچوونی خۆت بڵێ. سربەست خۆشحاڵ دەبم کە مادام وایە باکاتن نەگرم، ماڵ ئاوە. ماکوان سەرچاو ماڵی تۆش ئاوە. کە سەربەست تەلەفۆنەکەی داخستەوە منیش بە دوای هەندێک سەرچاوی مێژوویدا دەگەڕام لە کتێبخانەکەی خۆمدا. بیرم کەوتەوە لەو کتێبەی کە شێخ فەرغەلی دابوویمێ، بەشێکی تێدا بوو باسی عەرەب و هاتنیان بۆ مەککە و مەدینە و تائیفی دەکرد. چوومە سەر ئەو باسە بەڵکو شتێکی نوێی لێوە فێر ببم. لە بەشی پەیدابوونی عەرەب ویستم بگەڕم بە شوێن ئەوەدا کە بزانم عەرەب کێن و چین، بۆ سەردەمی خۆشیان ناو جاهیلی. بەڕاستی ئەگەر جاهیلن چۆن لە ناو جاهیلەوە خوای پەروەردگار پێغەمبەرێک دەنێرێ. کتێبەکەم کردەوە و چاوم خسە سەر ئەو بەشەی کە دەمویست لێ کۆڵینەوەی تێدا بکەم. چاوم بەرز کردەوە لەسەری بینیم لە تەنیش وشترەکەی مام فەرغەلیەوە پاڵ کەوتوم. هەمان جلو بەرگم لە بەردایە کە ئەو پێیداوم. کتێبەکەش لە ژێر سەرمەوە دانراوە، دوو هاوڕێشی لەگەڵدا بوو بە ناوەکانی عابید و ڕازی. فەرغەلی دەمێکە نووسیت بڕۆین لێرە؟ ماکوان ئەرێ وەڵا سوپاس بۆ خوا کە گەڕامەوە، با بڕۆین بۆ شاری مەدینە بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. فەرغەلی گەڕاویتەوە بۆ سەردەمێک کە هێشتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دایک نەبووە. ماکوان شێتم مەکە مان فەرغەلی، لە حەسقیل و سەسیل نەجاتم بوو، ئینجا ئێستا نۆرەی تۆیە؟ بیکە لە ڕای خوا من لە کوێم و چیم، لە کام سەردەمدام، پێم بڵێ بۆ ئەوی یەکتر بدۆزینەوە بزانین بۆ چه ئامانجێک هەوڵ ئەدەین. فەرغەلی خۆت دەستنیشانی کات و سەردەم و شوێن دەکەی، لە دەسەڵاتی کەسماندانیە، خۆت هاتوویتەوە بۆ ئەم شوێن و سەردەمە، ئێمەش ڕاست پێراوین لەگەڵ تابین و هاوکاریت بکەین، حەسقیل و سەسیلێژ ناناسین. ماکوان واز لە حەسقیل و سەسیل بێنە، بەڵام ئێستا من بۆ لێرەم، من هاتووم بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. فەرغەلی نا ئەوەندەی من بزانم تۆ بە دوای ئەوەدا دەگەڕی بزانی عەرەب کێ و چییە، بۆچی بە دوای شتی وا کەوتویت؟ ماکوان بڵێم چی، من شوێنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەوتوم. فەرغەلی با بڕۆین، ئەگەر ئارام بگیری لەگەڵمدا بیت، بەردەوام خاوەنی نیەت و پاک و کردار و زانست بیت، پێم وا بێت دەگەینەوە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ماکوان ئامادەم، با بڕۆین لە خزمەتتدا. فەرغەلی تەنها بۆ مەرزی باسی ڕابردوود مەکە و لە بیری بکە و بە دوای داهاتووتەوە بە ڕابردوود چەندە گرنگ بێ بۆ ئەم سەردەما هیچ ئەرزشی نییە، هەوڵ بدە تەماشا بکە و زانیاریەکان بگوازەرەوە، ئەوە کاری سەرێکی تۆیە. پێدەچێت خەڵکێکی زۆر سوود لەم ژیانە ببینێ، کەم کەس هەیە ئاوا بگەڕێتەوە سەردەمی ڕابردوو، مەگەر شەیتان و جنۆکەکان و بێدین و خواناسەکان بەرنەوە وەکو جادوو سحر، بەڵام تۆ نە جادووە نە هیچ، تەنها گەیاندنی زانیاری و درێژبوونەوەی تەمەنی خۆتە، دەبێ ورد بیت لەم گەشتەدا. ماکوان ئامادەم. فەرغەلی لەگەڵ ڕازی و عابیددا خۆت فێری شەڕە شمشێر و تیر هاویشتن بکە، تەنها بۆ پاراستنی خۆتە. ماکوان ئەوەشیان هەر ئامادەم، خەریکی ئەوە بووم خۆم فێری هونەری شمشێربازی دەکرد، هەسم دەکرد کارێکی ئاسان نییە و ترسناکە، یاریکردنە بە ڕۆح و کایی مەرگە، بەڵام چار نییە، دەبێت فێر بم، ژیانێکی نوێ و دەبێ خۆمی بۆ ئامادە بکەم. فەرغەلی هاتە لام و نزیک بۆەوە لێم، وەرە با بچین پیاسەیەک بکەین. ماکوان فەرموو لە خزمەتتدام. فەرغەلی خۆت لە هەموو کەس بە دوور بگرە، ئەم سەردەمەی کە تێیدا دەژین زۆر ترسناکە، هەوڵ بدە لێم دوور مەکەوە، دۆزینەوە قورس دەبێ، بەڵام گریمان لە هەر جێگایەکدا ون بووی، لە شاری مەکەدا هەوڵ ئەدەین یەکتری بدۆزینەوە، ئەو کیسە پارانت با پێبێ و خۆت لاواز نیشان مەدە، چونکە خەڵکی ئێرە بزانن لاوازیت، دەست بەجێ دەست بەسەردا دەگرن و پارە و سەروەت و سامانت ئەبەن و ئەتکەنە کۆیلەی خۆیان، لەبەر ئەوە زۆر وریا بە لە دارستاندا دەژین، هیچ یاسا و ڕێسایەک نییە،
ژیانێکی ئاژەڵی دارستانە و بەهێز و لاواز لە ناو دەبا. ماکوان: باشە بۆچی وا دەمترسێنیت و وام لێ دەکەی هەوڵ بدەم بگەڕێمەوە بۆ کات و شوێن و سەردەمی خۆم؟ فەرغەلی: کەس بە زۆر نەیهێناویت، ئەوەی بۆت باز دەکەم ڕاستیە، نەک ترساندن. ئەوەشی تووشی ئەم بار و گوزەرانی تۆ ببێت ترسنۆک نییە، نابێ بترسێت، چونکە ئەم بوارە لە خەڵکی ترسنۆک ڕوونادا. هەوڵ بدە زیاتر خۆت ئازا بکە و لەگەڵ ڕەوشەکەدا بگونجی. ماکوان: باشە، هەوڵی تەواوەتی ئەدەم بە قسەت بکەم و لە وتەکانت دەرنەچم. فەرغەلی: هەوڵ بدە پرسیار بکە بۆ ئەوەی بزانی لە کام سەردەم و شوێن و کاتدای. تۆ بۆیە لێرەی بۆ ئەوەی شارەزا و ئاگاداربی لەم ڕۆژ و واقعەی کە ئێمەت بۆ هێناوە. ماکوان: لە ڕاستیدا پرسیارم زۆرە، نازانم چۆن دەست پێ بکەم. پرسی من کێم و چیم؟ بۆچی منتان هێناوە بۆ ئێرە؟ و ئایا ئەمە ڕاستە کە دەیبینم؟ فەرغەلی: ئەم وەڵامە لای من نییە، منیش وەک تۆ بە دوایدا وێڵم. ئەو وەڵامە لای کەسێکە کە تۆی بۆ ئەم جێگایە ناردووە. ماکوان: کێ منی ناردووە بۆ ئەم جێگایە؟ فەرغەلی: وەک گوتم وەڵامی ئەو پرسیارە لای من نییە. ماکوان: تۆ بە من دەڵێی چیت لە مێشکدایە پرسیار بکە، کەسی دەڵێ وەڵامەکەی لای من نییە. فەرغەلی: من باسی ئەم ڕۆژ و واقعە دەکەم کە من و تۆی تێدا دەژین. ماکوان: باشە ئێرە کوێ؟ بەرەو کوێ دەچین و ئیشمان چییە؟ فەرغەلی: بیرتە کاتی خۆی لە شاری مەککە لە کاتی حەجدا نزاد کرد کە بە خەو پێغەمبەر صلی الله علیه وسلم ببینی؟ ماکوان: بەڵێ بیرمە، بەڵام ویستم بە خەو بیبینم، ئەمە خەون نییە. فەرغەلی: ڕاستە خەو نییە، بەڵام گرنگ ئەوەیە ئاواتەکەت دێتە دی لە ڕێگەی کتێبێکەوە کە خەڵکی بە ملیۆنەها پارە دەیکڕن، کەسی تۆ بەبێ بەرامبەر دەستت کەوتووە. ئەوەی کە من پێت دەڵێن بریتە لەوەی کە لە ڕووی مەیدانیەوە پرسیار بکەی لەم جێگا و شوێن و سەردەمەی کە بۆی هاتوین. ماکوان: باشە ئێمە لە ئێستادا لەکوێین و لە کام سەردەمەین؟ چۆن دەتوانم بگەڕێمەوە بۆ سەردەمی خۆم؟ فەرغەلی: لە جێگایەکی ناوی بەنداوی مەعرەبە، لە چەندین ساڵ پێش لە دایکبوونی پێغەمبەر موحەممەد صلی الله علیه وسلم داین. بۆ گەڕانەوەت کەی ویستت دەتوانیت بگەڕیتەوە، بەڵام مەرزی گەڕانەوەت ئەوەیە کە دەست بەسەر نەبیت، لە کاتی جەنگدا نەبیت و لە ترساندا ناتوانیت بگەڕیتەوە. دەبێت کاتی گەڕانەوەت هیچ کێشەیەکت نەبێ، ئەو گەشتەی ویستودا تەواو ببێت لە کاتێکی ئاساییدا بگەڕیتەوە. ماکوان: ئەو بەنداوی مەعرەبە لەکوێیە؟ فەرغەلی: لە یەمەنە. ماکوان: بۆ لێرەین؟ فەرغەلی: بۆ ئەوەی بزانیت عەرەب کێن، چۆن هاتوونەتە مەککە و مەدینە و ئەم ناوچانە، چونکە ئێمە مامەڵە و هەڵس و کەوتمان لەگەڵیاندا دەبێت. ماکوان: بۆ چەند ساڵ هاتوونەتەوە بۆ پێش لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم؟ فەرغەلی: بۆ ئەوەی بزانی بۆچی محەممەد لەم کات و سەردەمەدا و لەم جێگایە کراوە بە پێغەمبەر و بۆچی لە جێگای تردا نەبووە، هۆکارسیە لەم جێگا و کات و سەردەمەدا هاتووە بۆ لە سەردەمی تۆ و جیلینەوە و ڕەوەندی ئێوەدا نەهاتووە. ماکوان: واتە شوێن پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکەوین، ڕەوشی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری عەرەب و ناوچەکە بەگشتی. فەرغەلی: بەڵێ بە دڵنیاییەوە. ماکوان: لە گەڕانەوەی خۆم باش تێ نەگەیشتم، ئەتوانی زیاتر بۆم ڕوون بکەیتەوە شێخ فەرغەلی برام؟ فەرغەلی: ئەم سەردەمەی کە توی تێدایە هەندێک شت بەدەست تۆ نییە بۆ هاتن و گەڕانەوە. بۆ هاتن سێ مەرز هەبوو: نیەت، پاکی و کردەوەی جوان و گەڕان بە دوای زانستدا. بۆ گەڕانەوەت پێویستە لە کێشەیەکدا نەبیت، واتە لە ناو کێشەیەکدا نەبی لە ترساندا بڵێ دەگەڕێمەوە بۆ چارەسەر ناکرێت. دەبێت چارەسەری کێشەکانت لەم سەردەمەی کە ئێستا من و توی تێدا دەژین چارەسەر بکەی. ئینجا دەتوانی بگەڕێتەوە بۆ ناو ماڵ و منداڵت یان بۆ سەردەمی خۆت و مردنیش لە ڕێگەدایە. ئەگەر بمری لەم سەردەما ئەوە مردویت و لەوێش لە سەردەمی خۆتدا دەمریت و کۆتایی بە ژیانت دێت بەگشتی. ئێستا ڕوونە و تێگەیشتیت لێم؟ ماکوان: ڕوونە، خوای گەورە پشت و پەنامان بێ. مادام بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەگەم، ئامادەم بۆ هەموو ڕوبەڕووبوونەوەیەک. فەرغەلی بە پێکەنینەوە: گرنگ ئەوەیە سووربی لەسەر وتەی خۆت و پەشیمان نەبیتەوە. ماکوان: بە دڵنیاییەوە پەشیمان نابمەوە، خۆم هەرچیم هەیە دەیکەمە قوربانی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. فەرغەلی: قسەکەی خۆتت بیر نەچێتەوە، پاشان ئەزانی بۆ لە بەنداوی مەعرەبین؟ ماکوان: فەرمووت بۆ ئەوەی بزانیت چۆن عەرەب دروست بوون، هاتوونەتە مەککە. فەرغەلی:
ڕاستە ئێستا بەرەو مەکە دەڕۆین، لە ڕێگادا پێدەچێت 2 سوپا ببینین کە جێگای تێڕامان و سوپای فارس و سوپای ئەبڕەها. ماکوان: بەڕاستە؟ فەرغەلی: بەڵێ بە دڵنیاییەوە ڕووداوی زۆرتر دەبینین، بەڵام دەبێت زۆر ئاگاداری خۆمان بین. ئێستا ئەوت بۆ باز دەکەم کە مەکە چۆن دروست بووە. هەڵبەتە دەزانی کە بە فرمانی خوای پەروەردگار حەزرەتی ئیبراهیم نێردراوە لەگەڵ هازەرە خاتوونی خێزانی و حەزرەتی ئیسماعیل بۆ ئەم ناوچەیە. بیری زەمزەم دروست بووە لە ڕێگەی پەرچۆ و موعجیزەیەکەوە. وایە یاخود نا؟ ماکوان: بە دڵنیاییەوە وایە، هەموو ئەوە دەزانین. فەرغەلی: ئەوەش دەزانی کە بۆچی ناونراوە مەکە؟ ماکوان: دەزانم مەکە بەوانای گریان دێت. فەرغەلی: ڕاستە، مەکە بەکە لە قورئاندا هاتووە، چونکە دەستپێکی ئەم ناوچەیە بە گریان بووە لە بەجێهێشتنی حەزرەتی ئیبراهیم بۆ خێزانەکەی و ئیسماعیلی کوڕی و پاشان جێگەی گریانی زۆرێکی تر بووە لە خەڵکی. قورئانیش وەک مێژوویە کە عەرەب سەرسام دەکات و دەیانگەڕێنێتەوە بۆ سەردەمی دروستبوونی مەکە، پێیان دەڵێ کە شارەکەتان ناوی بنەڕەتی بەکە بووە نەک مەکە. ئەمەش موعجیزەی قورئانە. ماکوان: ڕاستە، بەڵام ئەم بەنداوە کە ناوی مەعرەبە سپەیوەندی هەیە بەسەر باس و ژیانی ئێستای ئێمەوە. فەرغەلی: ئەم بەنداوی مەعرەبە لە سەردەمی سەبەئەکانەوە دروست بووە. لە سەردەمی هەڵقوڵانی ئاوی زەمزەم بە موعجیزە ئەم بەنداوە بە هۆکاری لافا و دەڕوخێت و هەموو عەرەبەکان ماڵ و حاڵیان لێ تێک دەچێت. ناوچەکەیان دەبێتە ئاو و دەریاچە و هەموو کۆز دەکەن بەرەو باکووری یەمەن. لەوێ دەزانن لە ناوچەی مەککە ژنێکی لێ و لەگەڵ منداڵێکدا لەو دۆڵەدا دەمێننەوە، بۆیە داوای لێ دەکەن دەوار و خێوەتی خۆیان هەڵبدەن و لە ئاوی زەمزەمیش بخۆنەوە، حەقی ئەوە پارەیەک یان خواردنێک بدەنە دایکی ئیسماعیل. ماکوان: ئەی سیر نییە کە پارە ئەدەنە ژنێک و منداڵێک و ئاوەکە داگیر ناکەن لە کاتێکدا ئەوان هۆزی زۆرن. تۆش دەڵی ئەمانە هیچ یاسا و ڕێسایەکیان نییە و خەریکی کوشتنن. فەرغەلی: سەرەتا ویستیان ئەو کارە بکەن، بەڵام کە باسی ژیانی خۆی کرد و خۆی ناسان کە خێزانی پێغەمبەرە ترسان، خوای گەورەش ترسی خستە دڵیان و وتیان ئەمە تەنها ژن و منداڵێکن. لە ناو عەرەبدا ڕوبەڕووبوونەوەی ئافرەت و منداڵ زۆر نەنگی بووە. ماکوان: کەواتە ڕەوش لە ناویاندا هەر هەبووە، مانای وانییە کە عەرەب هیچ بەهایەکیان نەبووە. فەرغەلی: نا، بەو واتایە نییە کە ئیتر هەر هەموو شتێکیان لە دەستدابێ، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت خوای پەروەردگار ناردوومی کە ڕەوشە جوانەکان تەواو بکەم. ئەمە ژواتای ئەوەیە کە لە ناو عەرەبدا ڕەوشی جوان هەبووە، بۆ نمونە درۆیان نەکردووە، وەفایان هەبووە، ئازابوون و هەندێک لە ڕەوشت و ئاکاری خۆیان ماوە کە پێوەی پابەند بوون، بەڵام لە ڕووی ڕەوشتە گشتیەکانەوە زۆر وێران بوون. ماکوان: واتا چۆن؟ فەرغەلی: ڕەوش لە جەزیرەی عەرەبیدا وێران بووە. با تۆزێکت بۆ شی بکەمەوە. خواردنەوەی عارەق و مەشروب زۆر بڵاو بووە، هەتا شاعیرەکان شعریان نووسیوە بەسەریاندا. هەتا ئێستا خەڵکێک شعر لەسەر مەی و مەشروب دەڵێن، شانازی پێوە دەکەن وەکو عەرەبی جاهیلی کۆن. هەروەها قومار لە نێوانیاندا زۆر بربڵاوە، وەکو خوای گەورە دەگێڕێتەوە بۆمان لەسەر ژنەکانیان قوماریان کردووە و ڕق و ناحەزی کەوتۆتە نێوانیان و شەڕیان کردووە. پاشان سوو خواردن و ڕیبا لە نێوانیاندا دەبوو بکرایە. زینا پێش هاتنی ئیسلام زۆر ئاسایی بووە، وەکو دایکمان ئائیشە دەگێڕێتەوە. سوار زۆر نیکاح هەبووە، نیکاحێکیان ئێستا خۆمان بەکاری دێنین. ئەوانەی تر وەکو ئافرەتێک کە لە حەیز تەواو دەبوو، ژنی پیاوێکش بوو بێ پیاوەکە ژنەکەی دەنار بۆ لای پیاوێک کە گەورەی قوڕەیش بووە یان پیاوێکی ناوداری عەرەب بووە، دەینارد و خۆی نەئەسوو بەلایە، هەتا وەکو منداڵێکی لێ دەبوو. ئەمەش پێی دەوترا نیکاح الاستبضاع. نیکاحێکی تر ڕەهەت یاخود کە دە پیا و زینا لەگەڵ ئافرەتێک بکەن. ئەگەر منداڵێکی بواە، ئافرەتەکە ئەیود ئەو مناڵە هی تۆیە و هیچ یارمەتیەکەش نەبوو منعی بکالەوە، دەبووە ژنی ئەوەی منداڵەکەی ئەدا بەسەریدا. نیکاحێکی تر وەکو زینا بوو لە مێژوودا، بە ڕایەت الحەمر دەناسرا، بە ئاڵا سوورەکان ئەناسرێ. هەرکەس ئەڕۆژ ئافرەتان لاشەی خۆیان ئەفرۆشت. ئەگەر ئافرەتەکە سکی پڕ بواە لە پیاوێک، هەموو پیاوەکانیان کۆ دەکردەوە. یەکێکیان دەهێنا پێی دەوترا ئەهلی قافە، ئەو کەسانە بوون کە مناڵیان دەناسیەوە. پاشان لە هەر کام لە پیاوەکان بچوایە، مناڵەکە بەوە دەنووسە و پێیان دەوت فاڵتات بێ یان التەسەقە بێ، نووساوە پێوەی و دەبووە مناڵی ئەو، نەی ئەتوانی لەی جیا ببێتەوە.
عرب خویەکی گەندەڵیان هەبوو، ئەویش زیندە بە چاڵکردنی ئافرەت بوو، ئەمەش بەهۆی ترسان لەوەی کە هەژار بن یاخود لەوەی کوڕیان نەبووە نەیانویستووە بە خێویان بکەن. شتێکی گرنگتر ئەیانوت فریشتەکان کچن، لەبەر ئەوە ئێمە ئەم کچانە دەکوژین بۆ ئەوی خوای گەورە ڕازی بێت لێمان و بگەڕێنەوە بۆ لای ئەو. لە ڕوانگەی هۆزگەرایی و شەڕی نەژاد پەرستی و گەل و هۆزپەرستی ئەوان بە گشتی هەمیشە خەریکی شەڕکردن بوون. لە ناو عەرەبدا قسەیەکی بڵاو هەیە دەڵێت ڕۆژێک ئەگەر کەسمان نەدۆزیەوە شەڕی لەگەڵ بکەین لەگەڵ بەکری براماندا شەڕ دەکەین. شەڕیان کردووە لەسەر ئەوەی تەنها یەکێک کێشاوێتی بەسەر وشترێکە، شەڕێکی زۆر گەورە لە نێوان بەنی بەکر و بەنی تەغلیب. ئەم دوو هۆزە شەڕیان کرد لەسەر ئەوەی کەسێکیان لە بەنی بەکر شمشێرێکی کێشا بوو بە ملی حوشترێکدا خوێن و شیرەکەی تێکەڵ ببوو. لەسەر ئەوە بە درێژایی مێژوو شەڕیان دەکرد تا سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەمانن خەڵکی ئەم سەردەما کە تێیدا دەژین ماکوانگیان. لەو قسانەدا بووین ئەوەن دەمزانی لە تەریشمەوە گیزەی تیر هات. تیرێک لە نێوانی هەردوو قاسمدا وەستایەوە و گوێم لە زڕەی شمشێر بوو لە دوامانەوە هات و خێرا منیش دەستمدایە شمشێرەکەم و شێخ فەرغەلیش پشتی نا بە پشمەوە و ڕازی و عابدیش پشتیان نا بە پشتی یەکەوە بە دەوری خۆماندا دەسوڕاینەوە بزانین کێن و چیان دەوێ. ئەوەن دەمانزانی سواردە ورمانگیرە. لێرەش چیرۆکەکە ڕادەگرین. پشتیوان بەخودا لە ڤیدیۆکانی داهاتوودا هەوڵ دەدەین تەواوکەری ڕووداوەکان باز بکەین. بەم جۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینێری ڤیدیۆکە بوون. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.